بەڕێز دکتۆر کامران منتک لە نووسراوەیەکدا باس لەواکات کە ڕۆژاوای کوردستان لە بەردەم پیلانگەڕەیەکی ناوچەیدایە لەلایەک قەیرانی ئۆکراینیا خەریکە چڕتر دەبێتەوە و بەشێک لە وڵاتە ئەوروپیەکان ڕاستەوخۆ لەو شەڕەوە تێوە دەگلێن لەلایەکی تر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش خەریکە دۆخەکە بەرەو شەڕێکی گشتگیر و فراوان هەنگاو دەنێت ئەگەرچی هەوڵێکی زۆر بۆ دوورخستنەوەی ئەو شەڕە واهێنانەدی ئاشتی دەدرێت بەڵام بە گوێرەی و ململانەی لە ناوچەکەدا دەگوزارێت چارەسەرکردنی کێشەکان لە ڕێگەی گفتوگۆ و دانوستانەوە ڕۆژ بە ڕۆژ تا دێت سەختتر دەبێتەوە هێندەی پەیوەندی بە کوردەوە هەیە لە ناوچەکەدا ئێستا پیلانگەڕیە سەرەکیەکانی دژی ڕۆژاوای کوردستان چڕ بووەتەوە ئەگەر چیارێمی کوردستان وەکو تاکتیک هەوڵدەدا لەگەڵ بەغدا ڕێبکەوێت بەڵام خەریکە لە بەرەی تورکیا نزیک دەبێتەوە هەمەش لەلایەک دەبێتە هۆی ئەوەی هەر ڕێکەوتنێک لەگەڵ بەغدا ئیمزا بکات جێبەجێ نەکرێت لەلایەکی تریشەوە دەیخاتە بەرەیەکی پێچەوانە لەگەڵ ڕۆژاوای کوردستانیشەوە واتە پێچەوانەی بەرژەوەندەکانی کورد بەسەر دوو بەرەی دژبەیەکدا دابەش بووە و ئەو یەکیەتیەی کورد کە خەونی پێوە دەبینێت ڕۆژ بە ڕۆژ خەریکە دوورتر دەکەوێتەوە ئیسرائیل خەریکە کۆنتترۆلی هاوسەنگی هێزی ناوچەکە دەکات و کار بۆەوە دەکات نەخشەی سیاسی ناوچەکە بە گوێرەی بەرژەوەندیەکانی خۆی دابڕێژێتەوە و ئەمە وای کردووە ئەو هێزانەی سەر بە تورکیان لە سووریا خۆیان لە هەموو ڕوبەڕووبوونەوەیەک لەگەڵ ئیسرائیل بە دوور بگرن ئەوانە نوێنەرایەتی سوننە دەکەن و لێدانی ئێران لەلایەن ئیسرائیلەوە لە بەرژەوەندی خۆیاندا دەبینن بۆیە هەوڵ دەدەن بە هەر شێوەیەک بێت لەگەڵ ئیسرائیل پێک بێن و دەستبەرداری هەموو ئەو شتانە بن کە ئیسرائیل دەیەوێت بەڵام پێناچێت ئیسرائیل جگە لە داڕشتنەوەی نەخشەی سیاسی ناوچەکە بە هیچ شتێکی تر ڕازی ببێت بۆ مەبەستەش سەرچاوەیەکی هێزی گەورەی لە بەردەستدایە و خۆی بۆ هەموو ئەگەرێک ئامادە دەکات سازشکردنی حکوومەتی تورکیا و سووریای نوێ بۆ ئیسرائیل بە مەبەستی گەڕانەوەی یەکپارچەی خاکی سووریا و لێدانی ئەزمموی ڕۆژاوای کوردستانە ئەحمەد شەر لە ئەمریکا خەریکە هەسەدە وەک هەڕەشەیەک بۆ سەر ئاشتی و سەقامگیری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی وڵاتە پێناسە دەکات هاوکاتیش دەنگۆی ئەوە بڵاو دەکاتەوە کە ئەگەر تامانگی 12 هەسەدە تێکەڵ بە سوپایی سووریا نەکرێتەوە واتە چەک نەکرێت تورکیا هێرشەکانی دەست پێ دەکاتەوە ئەمە لێدوانی سەرۆکی دەوڵەتێکە کە خۆی بە خاوەن سەروەری دەزانێت و شانازی بەوە دەکات وڵاتێکی تر هێرش بکاتە سەر بەشێک لە خاکەکەی و داگیری بکات دیارەکە و لێدوانەی شەرع بە شێوەیەکی تۆکمە پەیوەندی بەو سەردانەی ئەردۆغانەوە هەیە بۆ ئامریکا کە بڕیار وایە لە ئایندەیەکی نزیکدا ئەم سەفەرە ئەنجام بدرێت کۆبوونەوەی لووتکەی ئەردۆغان لەگەڵ ترامدا ئاماژەیەکی ڕوونە بۆ هەوڵی بەهێزکردنەوەی پەیوەندیەکانی نێوان تورکیا و ئامریکا کە خەریک بوو تۆزێک لاواز ببێت بۆیە گۆڕانکاریەکی لەم شێوەیەش لەسەر حسابی کورد بە تایبەتی ڕۆژاوای کوردستان دەبێت لەبیرمانەکە ساڵی 2009 زاینی کاتێک ئەردۆغان سەردانی ئەمریکای کرد ئەمریکا گڵۆپی سەوزی بۆ داگیرسان بۆ ئەوەی گرێسپی و سەرەکانی داگیر بکات و ئێستاش دوور نییە لەو سەردانشدا گڵۆپی سەوز بۆ تورکیا دابگیرسێنێت بۆ ئەوەی هێرش بکاتە سەر هەسەدا و ئەزمموی ڕۆژاوای کوردستان لەبار ببات ئەمە خەونی گەورە و لە مێژینەی تورکیایە لە هەمان کاتدا سەرۆکی ئیسرائیلیش نەتانیاهۆ پلانی سەردانی ئەمریکای هەیە ئەمە لەلایەک ئەگەری نزیک بوونەوەیەک لە نێوان تورکیا و ئیسرائیل دروست دەکات و بە واتایەکی تر جۆرە ڕێکەوتنێک دێنێتە بەرهەم کە تورکیا لە فراوانخوازیەکانی ئیسرائیل نەترسێت و هێڵێکی سووری نوێ لە نێوانیاندا بکێشن و ڕێبکەون لەسەر بەرژەوەندیەکانیان کورد لە ڕۆژاوادا ئەگەرچی بە شێوەیەکی سەرەکی پشتی بەخۆی بەستووە بەڵام بەرژەوەندی هاوبەشیشی لەگەڵ هەندێک هێزی ڕکابەری تورکیادا هەیە لەوانە ئیسرائیل کە کورد بە شێوەیەکی گشتی بە هەڵا زۆر هیوای نەزۆکی لەسەر هەڵدەچنێت لەبەرەوەی ئیسرائیل تەنیا بۆ بەرژەوەندی ئەستراتیژیەکانی خۆی کار دەکات و هەموو کارتێکیش بۆ ئەم مەبەستە بەتەنیا بەکاردەهێنێت بۆیە ئەو نزیک بوونەوەی لە نێوان شەرع و ئیسرائیلدا تۆتاراوە جۆرێک لە هەڕەشە لەسەر ڕۆژاوای کوردستان دروست دەکات چونکە بۆ ئیسرائیل ئاسانترە لە ڕێگەی دەوڵەتێکی فەرمیەوە ئامانجەکانی خۆی بێنێتێ دی نەک هێزێکی وەکو هەسەدا
بۆ ئەم مەبەستە ئامادە بکات لە ئەگەری هەر ڕێکەوتنێکی ناوچەییدا. جارێکی کورد بۆ برنجارێکی دیکە کورد دەبێتە قوربانی یەکەم، چونکە ئەو هێزانەی وا نیشان دەدەن پاڵپشتی کوردەکەن، کورد تەنیا وەکو کارتێک بەکار دەهێنن و هەر کاتێک کە پێویستیان بۆ کارتە نەما تووڕی هەڵدەدەن. ناکرێت خەڵکی کورد جارێکی تر بکەوێتە داوی ئەمریکا و ئیسرائیل و دووبارە فریو بخواتەوە.